ئێستا لەم ماڵەدا شاییە، بەڵام شاییەکی تایبەت. زاواکە حاجی محەممەدی ڕۆغزایی ئێستا 100 ساڵی ڕێک تەمەنی پشسەر ناوە کە ئەمڕۆ بۆ جاری سێم لە ژیانیدا زەماوەندەکە. حاجی تەپڵی سەری پڕ لە یادگاری ڕۆژگاری ڕابردوو لە گەرمیان و کوێستانی جاف و هاتنی ڕووسەکان لە سەروبەندی شەڕی یەکەما بۆ بەشێ لە باشووری کوردستان. ڕووس حاڵ دوو سێیەک مایمە جافین شەهید بوو لە وسەینی شەهید لە شلێر پێی ماڵە سەلمان خانوو. حاجی لە ژنهێنانێکی تری ناو خێڵداری و جافایەتیشە گرفتی بۆ هاتۆتە پێش و ئەو وەختەش خەڵکی ڕازی کردووە. گایەکمدا یەکێتر هاتە ڕێم گایەکمدا ئەمە دووگا یەکێتر هاتە ڕێم مایلێکمدا. شایەکەی حاجی کە ئێمەی بۆ بانکرا بووین لە کەلاری کۆن بەڕێوە چوو بچووک و ژمارەیەکی کەم لە خزمان حازری بوون. شازادە سوورەمیری سێم بووکی حاجیش وا حاڵیە کە ئیتر ئەمە قسمەت و نسیبە. وەڵا قسمەت و نسیب. قسمەت و نسیب. بەڵێ. مارەیەکەی شازادە کە نزیکەی 40 ساڵێک لە حاجی مناڵترە خانوویەک و هەنێ ئاڵتونە. شازادە هەندێکی لە شایی جارانی ناو سوورەمیریەکان لەبیر ماوە. زەماوەی کوردیەکەن. ئەخە چۆن باسی کەم هەڵپەرکاکەن شایەکەن. کەلوپەلی بووکەخانیش بۆ شاییەکە تەواو نەبووە و لەسەر خەیاتە. نەجوریایە نەجوریان حازر نەبوو؟ حازر نەبوو. ماها کوردی من کورد بەچەی من لەسەر جافی سوورەمیری. هذا جافه وسيرة ميرية وهرج كسا هەرێکێکە دابی هەردوو هر يكي حاجی نەفسی بەرزە و دەیەوە کە هەمیشە ماڵ و حاڵی خۆی هەبێ و ئەم زەماوەندەشی لەم عمرەدا هەر بۆ ئەوە کردووە. حەزەکەم ئەم پیرەژنە حەڵالم وێت چای بۆ بکە شۆربا بۆ بکە. حاجی کە بەو تەمەنەوە گەنجانە و گەرمگوڕ بەو ناوەدا هاتووە چوو دەکەوتە سەر کوڕە گەنجەکان و دەیفڕاندن و جافانە پێیەوتن کورە بڕۆن ئێوە شکوڕن هەموو بێماڵ و حاڵ و ناتوانن ژن و ماڵ پێکەوەنێن. حاجی بە 100 ساڵ تەمەنەوە جارێکی تر زەماوەندی کردەوە و دەست لە سەرشانی بووکەخان لە دوورە ڕوانێ دووری ژیانێک پڕ عشق و ماجەرای دەورانی پیری دەورانی حکمت و ئارامی و دووربینی دوای کەف و کڵوەڵ چوون پیرۆزە و پیر و خەڕۆ. بێسنجاڵی کەناڵی سپێدا گەرمیان.